گرتبوونەوەی هاوڵاتیانی گوندەکانی دۆڵی شاورەیە لە سنووری قەزای ڕانیە لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی کارەبای ڕاپەڕین وەک خۆیان دەڵێن هاوڵاتیانی ناوچەکە پرۆژەی ڕووناکی و پێوەری زیرەک ڕەت دەکەنەوە بەو شێوەیەی ئێستا چونکە پرۆژەی ڕووناکی لەگەڵ بارودۆخی دارایی گوندنشینان و خەڵکی ناوچەکە ناگونجێت. ئێمە وەک هاوڵاتیانی ناوچەکە پرۆژەی ڕووناکی پێوەری زیرەک بەو شێوەی ئێستا ڕەت دەکەینەوە لە بەرەم هۆکارانە. یەکەم نرخی پرۆژەی ڕووناکی لەگەڵ بارودۆخی دارایی و داهاتی ماگانی گوندنشینان و خەڵکی ناوچەکەی ئێمە ناگونجێت. دووەم بەو نرخەی ئێستا کشتتوکاڵی ناوچەکەمان بەرەو پوکانەوە لە ناوچوون دەڕوات بە هۆکاری ئەوەی بۆ دابینکردنی ئاوی کشتتوکاڵ پشت بە کارەبا دەبەسترێت. ئەگەر بێت و ئەو پێوەرە زیرەکە لێ ببەسترێ و بەو نرخەی بە هیچ ماڵێک لە 2 میلیۆنی کەمتر بۆ نایەتەوە و هەمووش ئەوە هۆکارەکە ئەو خەڵکەکە ئاوە هەستاوە. بەڵام دیارە ئێستا هەمویان ناڕازینە ئەڵێن کارەبای ڕووناکی بگرە کارەبای تاریکی بۆ دۆڵێ دێنێ پێش ئەوەی کە ئەوە کارەبای تاریکی بۆ دۆڵێ بێت ئەوان دەیانەوێت لێرە قاتعی معاتەکەیان بۆ بکوژێنەوە و کارەبا بۆ دۆڵێ نەچێت دیانەوەتە نرخەکەی هەرزان کرێن. بەرەوەی پێمان وایە پرۆژەی ڕووناکی شێوازی تۆمڵی تەوزیەکردن شتەکانی شێوازێکی نابەجێ بۆ خەڵکی ناوچەکەی ئێمە بەگشتی بەرەوەی ناوچەکەی ئێمە یەکێک لە شوێنە ناوچە گشتیاریە گەورەکانی کوردستان یەکێکە لە ناوچە کشتتوکاڵی گەورەکانی کوردستان زۆربەی خەڵکی ناوچەکەی ئێمە کار و پیشیان لەسەر ئەم شتانەیە کە پرۆژەی ڕووناکی بەو نرخە و بەو ئاسی کە ئێستا هەیە بێین لە دۆڵی شاوری ئەم سەرانەوانەکەین ئێمە دەبێت یەک سەری کەپرە گشتیارەکانمان لەسەر گەشتیاران بکەینە 2 قات و 3 قات. بەڕێوەبەری گشتی کارەبای ڕاپەڕین دەڵێت پشتیوانی داواکاری ئەو خەڵکە دەکەن و داواکاریەکانیان دەگەیەنن با وەزارەتی کارەبا دەژڵێت لەم دۆخەی ئێستادا کارەبای کەس نابڕن بەهۆی نەدانی کرێی کارەبا. ئێمە بە هەموو شێوازێک پشتیوانی کەسوکار و خەڵکی خۆمان دەکەین و هەموو ئەو داواکاریانەی کە هەیەە دەیگەینە جێگای مەبەست هەر ئێستا کتاب و نووسرا و بەرز دەکەینەوە بۆ وەزارەتی کارەبا بە پێی ئەوەی کە داوای هەر شتێکیان کردبێت دیارە دوایی یاداشمان تەسلیم دەکەن. بەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک کارەبای خەڵک نابڕین بە هیچ شێوازێک و هیچ بەرنامەیەکمان نییە بۆ بڕینی کارەبای خەڵک. ئێمە ئەو یاسا و ڕێنمایانە جێبەجێ دەکەین کە لە حکوومەت و پەرلەمانەوە بۆ ئێمە دێ ئێمە جێبەجیکاری ئیشەکانین. بەهۆی زۆری کرێی کارەبای پرۆژەی ڕووناکی هاوڵاتیان ناڕازین و نیگەرانن داوای کەمکردنەوەی کرێی کارەبا دەکەن. هاوکات هاوڵاتیانی گوندەکانی دۆڵی شاورێ دەڵێن نرخی پرۆژەی ڕووناکی بارگرانیە و ستەمێکی گەورەیە لەسەر هاوڵاتیان بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.